بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. مسلمانانی ڕۆژوەوان، میوانانی ماڵی خوا، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. لەخوا پاڕێمەوە تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵکە ئینشاء الله. داوا لەخوا دەکەم زەحمەت و مانوبوونمان بۆ بکە بە ڕەحمەت لە قیامەتە ئینشاء الله. لەبەر خاتری خوا گەرمامان ئەبێ و تینومان دەبێت ئینشاء الله. لە ڕۆژی قیامەتە بەرگەرما و ناڕەحەتی قیامەت ناکەوین ئینشاء الله. خمسة أعمال تكون سببا لدخولك الجنة بلا حساب ولا سابق عذاب. پێنج کردەوە هەیە ئەبنە هۆی ئەوەی مرۆڤ بڕواتە بەهەشتەوە بەبێ ئەوەی لێپرسینەوەی لەگەڵ بکەن و تەرازووی بۆ دانێن و حساب و کتابی بۆ بکەن و لە قیامەتا ڕایگرن. پێنج کردەوە هەیە هەر کەسێک بتوانێ ئەو پێنج کردەوەیە ئەنجام بدا لە ڕۆژی قیامەتە بەبێ لێپرسینەوە و بەبێ حیساب و بەبێ هیچ ماندووبوونێک لە ناو گۆڕەکەی زیندوو بوویەوە یەکسەر مل ئەنێ بەرەو بەهەشت. خوا بە نەسیبمانکە ئینشاء الله. پشت بەخوا ئەم عەسرە باسی ئەو پێنج کردەوەیە دەکەین کە ئەبنە هۆی ئەوەی ئینسان بڕواتە بەهەشتەوە بەبێ لێپرسینەوە و بەبێ حیساب و کتاب. ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکەم لە ڕۆژی قیامەتە تودنە شەمس، خۆر نزیک دەبێتەوە، ئەو ڕۆژە نزیک دەبێتەوە لە ساحەی مەحشەر. تقترب من الرؤوس، نزیک دەبێتەوە لە سەرمان. ئەو خەڵکە هەمووی لە ساحەی مەحشەرە، ئەم ڕۆژە لێمان نزیکە بێتەوە. والناس تسبح في العرق، مرۆڤەکان لە ناو عەرەقی خۆیانە مەلە دەکەن. ئەوە نەتیشکی خۆر لەیان ئەدات و گەرمەیانە بێت، عەرەق ئەڕێژن بەهۆی گەرماوە کە عەرەقیان ڕشت لە ناو عەرەقەکەی خۆیانە ئەگەوزرێن و مەلە دەکەن. کەس ئاگای لە کەس نییە. كل واحد لا يسأل عن آخر، هیچ کەسێک پرسیار لەوی کە ناکە، سڵاویشی لێ ناکە. خوا فەرمێ ولا يسأل حميم حميما، هیچ کەسێک، هیچ خۆسەویستێک، هیچ دۆستێک، هیچ ئەحبابێک، هیچ براو کەسێک، هیچ ئازیزێک ناپرسێ لە ئازیز و خۆشەویستەکەی. ئەوە نییە، هەمووی نەفسی نەفسیە، هەمووی بۆ خۆیەتی، هەمووی خەریکی خۆیەتی. لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه، هەموو کەسێ خەریکی مەشغەڵەتی کردەوەکانی خۆیەتی. لە دنیادا چیم کردووە چیم نەکردووە ئەیهێنێت و ئەیبات. بای بەهەشت ئەبێ بای بەهەشت نابێ، کامەم چاکە کامەم خراپە، ئاخر حسابەکەم چۆن، ئەم ئیمتیحانە چۆن بێ. هەمووی خەریکی خۆیەتی، هیچ کەسێ خەریکی کەسیکە نییە، هیچ کەسێ داڵغەی لای کەس نییە. لەو کاتەیە کە خەڵکی ئاوایە طائفة من العباد، کۆمەڵێ لە بەندەکانی خوا، خرج من المقابر، لە گۆڕ دێنە دەرەوە، لەو گۆڕەدا دێنە دەرەوە. کە هاتنە دەرەوە یەکسەر بەبێ ئەوەی بوەستن، بەبێ ئەوەی کەس بڵێ بۆ کوێ دەچن، یەکسەر ئەڕۆن بۆ بەردەم دەرگای بەهەشت. هەر لە قەبرەکە هاتنە دەرەوە
أو زەویە ئەگۆڕێ بە زەویەکی تر يوم تبدل الأرض غير الأرض زەویەکی ترە کە زیندوو بووینەوە زەوی ئەگۆڕێ وجمع الشمس والقمر يعني الدنيا دنياكي ترى محشر ساحيكي تايبتا لناو قبرك أو كمال خلق زيندوبون و يكسر الرون برو بهشت نبرسيار لكز أكن نأوى سينرين نحيج ببي أوي كسبيان بلي كاكا بوكوي أتشي نرقريان ليدكريات لبردم درقاي بهشتا أوستن پاسەوانی دەرگای بەهەشت ناوی چییە مسلمانەکان؟ ها؟ ڕەیان دەرگایەکی بەهەشتە یەکێ لە دەرگاکانی بەهەشت ڕەیانە پاسەوانی دەرگای بەهەشت ناوی ڕێضوانە ناوی چییە؟ ڕێضوان بیناسنەوە هەر لە ئێسەیە ئینشاءالله دەرگامان بۆ ئەکاتەوە پاسەوانی دەرگای بەهەشت ناوی چییە؟ يعني كليلي درقاي بهشت بدست كيويا رضوان اي درقاي جهنم خوابنا من باباسوانا كينا يوشيا مالك مالك قال كاكا خير ابو كويتشن او تشيا تشيبوا كوا پروندتان حسا ابو كتابتان تشيا كان بو تشي هاتون الى اين اخو لي برسينويك بەهەشت دەرە ئەوان مفتەیە گاڵتەیە چی بووە؟ بەوابی بەهەشت ئەمەی پێڵێ دەرگاوانی بەهەشت کە ناوی ڕێضوانە پێیان ئەڵێ ئەنتم لەم ينشر لەکم دیوانە وەلەم ينصب لەکم میزانە کاکە ئێوە نە دیوانەکەتان بۆ کراوەتەوە نە پەروەندە و فایلتان بۆ کراوەتەوە نە میزان و ترازوتان بۆ دانراوە هەتا کردەوەکانتان بکێشرێت نەسەیری نامەی ئەعمالتان کراوە كيف تدخلون الجنة كاكا چۆن ئەچنە بەهەشتەوە ئێوە بە چه حسابێ بە چه کتابێ ئەوانەش ئەڵێن یا ڕضوان نحن لا نقف لا لحساب ولا لميزان ولا لنشر ديوان ئێمە نەبۆ حساب ئەوەستین نەبۆ دیوان ئەوەستین نەبۆ ئەوە ئەوەستین کە ناوەکانمان بزانن چیتیایە و چیتیانیە فایلی ئەعمالمان نەبۆ ئەوە ئەوەستین کە کردەوەکانمان بکێشرێت نەبۆ حساب ئەوەستین ئێمە ناوەستین ئەڵێ بۆ ڕێزوانە فەرمێ بۆ ئێوە چین قالوا ئەوە ما قەرعتە القورئان پێی ئەڵێن باشە ئێوە قورئانتان نەخوێندووە ئێ ڕێزوان تۆ قورئانە زانی بە ڕێزوان ئەڵێن ڕێزوانیش طبعا ئەی چۆن نایزانی ئەڵێ ئەی چۆن نایزانم قورئانم خوێندووە لە چ ئاەتێکی قورئانە هەیە کە ئێوە ئاوا بەبێ حساب و بەبێ کتاب و بەبێ نەشری دیوان بڕۆن بۆ بەهەشت لەکوێ هەیە لە قورئانە قالوا اقرأ ئەڵێن بە ڕێزوان ئەڵێن ئەم ئاەتە بخوێنەرەوە إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب خوا فەرمێ ئێمە پاداشتی خۆڕاگرەکان ئەدەینەوە بەبێ حساب و کتاب پاداشتی ئارامگرەکان ئارامگر لەسەر برسی بوون تینوو بوون مصیبەت ناڕەحەتی بەڵاو مصیبەت ئازاردان ئێمە خوا فەرمێ ئێمە پاداشتی ئەوانە ئەدەینەوە بەبێ حساب و کتاب ڕێزوانیش پێیان ئەڵێ باشە ئەم ئاەتەکەی بۆ ئێوەیە وكيف كان صبركم ايوا كوا حساب كتابتان كوا صبرتان چیتان کردووە ئەوانیش ئەڵێن ئەی ڕێزوان گوێ بگرە ئێمە پێنج کردەوەمان کردووە پێنج کردەوە چەند کردەوە سەبرەکەی ئێمە ئارامگرتنەکەی ئێمە لەم پێنج کردەوەیە دەرەکەوێ یەکەم نحن كنا إذا أسيء إلينا حلمنا ئێمە قەومێک بووین کاتێ خەڵکی خراپەی لەگەڵ ئەکردین بە عەقڵ جوابمان ئەدانەوە بە عەقڵ حلممان بەکارەهێنا هەڵەمان بە هەڵە چارەسەر نەئەکرد ئێمە کەسێک بووین لە بەرامبەر خراپەوە چاکەمانە بەخشیەوە كونوا مع الناس كالشجر يرمونه بالحجر فيرميهم بالثمر
ئێمە وەکو درەختی تو وابووین تو درەختی تو خەڵکی بەردی تێگرێ ئەو بەریان تێگرێ ئێمە درەختی گوێز بووین گوێز خەڵکی بەردی تێگرێ ئەو گوێزیان تێگرێ ئێمە لە بەرامبەر خراپەوە چاکەمانە بوو ئێمە گوڵ بووین گوڵ دووهەم وئیذا جوهل عەلەینا غەفەرنا ئەگەر کەسێک بە هەڵا خراپەیەکی بەرامبەر بکردینایە ئێمە لێبوردەیمان هەبوو ئێمە لە خەڵکی ئەبووراین بە هەڵە کەسێک قسەیەکی بکردایە کردەوەیەکی پێبوو بکردایە بەدڵی ئێمە نەبوو ئێمە عەفومان هەبوو ئێمە مەغفرەتمان هەبوو سێهەم وئیذا ئەذنەبنا ئیستەغفەرنا لە هەر کاتێکا گوناحێکمان بکردایە یەکستەر ئەمانووی ئەستەغفر الله تەوبەمانە کرد لە بەرامبەر گوناحا چیمانە کرد تەوبە و ئەستەغفر اللهمانە کرد ئەگە بزانن ئەستەغفر الله چەند گەورەیە ئەگە بزانن کەلیمەی ئەستەغفر الله چەند گەورەیە ئینسان لە وتنی ئەستەغفر الله ناکەوێت وئیذا ابتولینا صەبەرنا ئێمە قەومێک بووین کاتێ تووشی بەڵا مصیبەت ئەبووین سەبرمانە گرت ئێمە لە بەرامبەر مصیبەتەوە ئاراممانە گرت ئارام نەمانوت خوای گەورە هەر ئێمەی لە یادا العیاذ بالله هیچ کەسێ بە ئەندازەی ئێمە تووشی مصیبەت نابێت و ناشکریمان ناکرد وئیذا ابتولینا صەبەرنا کاتێک کە تووشی بەڵا و مصیبەت ئەبووین چیمانە گرت ئارامگریمان ئەبوو ئارامگری پێنجەم وئیذا ئوعطینا شەکەرنا کاتێ خوا ڕزق و ڕۆزی پێ ئەداین سپاسی خوامانە کرد سپاسی خوا چیمانە کرد سپاسی خوا ئەماوت خوایە سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ خوایە ئەمە تۆ پێبەخشیوین لەو کاتەیە ڕزوان پێیان ئەڵێ ادخلوا الجنة لا خوف عليكم ولا أنتم تحزنون بڕۆنە بەهەشتەوە ئێوە هیچتان ناوێت ئێوە نە حسابتان ئەوێ نە کتابتان ئەوێ نە میزانتان ئەوێ نە نەشری دیوانتان ئەوێ نە سەری نامۆ ئەعمالتان ئەکرێ مادام ئەم پێنج کارەتان ئەنجام داوە بڕۆنە بەهەشتەوە بەبێ ترس بەبێ خەوف و جەزەع و ناڕەحەتی دڵنیا بن مسڵمانەکان ئەم پێنج حاڵەتە بەسەر گەلی کووردا هاتووە گرنگ ئەوەیە لە بەرامبەریانەوە ئێمە ڕاست بڵین ئینشاء الله خوای پەروەردگار حساب و کتابی ئێمە زۆر ئاسانەکە چونکە تووشی بەڵا مصیبەت بووین خەڵکی لەگەڵمانە خراپ بووە ماڵیان خواردوین ئازاریان داوین ماڵوێران بووین ئاوارە بووین کیمیاباران کراوین دەربەدەر کراوین لە بەرامبەرمانەوە قسە وتراوە سەبرمان گرتووە لە بەرامبەر مردنی کەس و کارمان سپاسی خوامان کردووە کاتێ خوا شتێکی پێبەخشی بین ئینشاء الله ئەم پێنج خەسڵەتە ئومەتی پێغەمبەر دەگرێتەوە ئینشاء الله بە تایبەتی گەلی کوردی مسڵمان خوای گەورە ئینشاء الله کۆمەکیمان بکا بتوانین ئەم پێنج کردەوەیە ئەنجام بین بۆ ئەوەی هەر لە قەبرەکەمان زیندوو بووینەوە یەکسەر ملی ڕێ بگرین بەرەو بەهەشت ئینشاء الله خوا لە گوناهمان خۆش بیت خوا عاقبەت خێرمان کەیت خوا ڕەحممان پێ بکەیت خوایە ئیمانمان سەلامەت کەیت خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی خوایە لە گوناحی مردووەکانمان خۆش بی خوایە شیفای نەخۆشەکانمان بیت یا ڕەبی هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیلە خوایە شیفای بی خوایە بە ئومەتی پێغەمبەر حەسێبمان کەی خوایە دوعاکانمان گیرا بکەی خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی لە گوناحی مردووەکانمان خۆش بی ئەو مناڵانەی ئیمتیحانیان هەیە قوتابیەکانمان خوایە ناجیحیان کەی خوایە سەرکەوتویان بکەی خوایە ڕەنجی ساڵێکیان بە هەدەر نەدەی یا ڕەب العالەمین خوایە شیفای نەخۆشی ئومەتی پێغەمبەر بی یا ڕەبی خوایە وڵاتمانەوە دانکەیتەوە هەرزانی خەیتە وڵاتمانەوە ڕزق و ڕۆزی حەڵالمان بەنسیب بکەی یا ڕەبی خوایە محتاجی حەراممان نەکەی یا ڕەبی خوایە بە حەڵاڵ تێرمان کەی یا ڕەبی خوایە ئەوەی دڵسۆزی دین و ژین و ئەخلاق و شەرەفمانە خوایە موفەقی بکەی یا ڕەبی ئەوەی خائینە بەرامبەر بە دین و ژینمان بە وڵاتمان خوا لە ناوی بەری خوایە بە ئیسلامەتی بمان ژێنی بە ئیسلامەتی بمان مرێنی خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله